ئاگادار بە ئینسان کە چۆن ناوتە من وەچی منداڵی ساوای لێدی بەڵام لە منداڵی ساواش خراتر وتم چۆن ئێستا منداڵێک ئەگەر تووڕێکەی لەوانەیە بە چکولێتێک بە بسکوێتێک ژیری بکەیەوە بەڵام فەرمی ئێمە ئەگە تووڕەمان بکەن بە هەموو دنیای ژێر نابینەوە چەندریان ناسک دەبی دەبی زۆر دریان ڕاگری دەبی شعوریان بریندار نەکەی بۆیە دەبی لەو کاتێک کە ئەو کەسە پێویستی ئەگەر بە خواردنە بەخوا دەبی لە باشترین خواردنی لە تەرتیب بکەیت ناکەری ئەتوو یعنی بە خۆت خواردنی باش خۆی و کەسی داک و بابەت ئیمال و پێشگوێ بخەی بە تایبەتی یعنی داک و باب کەچوونە ناو ساڵ ئێستا من کاتی خۆی بام بە ڕەحمەت بی زۆر عەزی لە نانی بەیانیان بوو هەر لە قەدیمەن وەبوو عەز لێ نانی بەیانیان ئەو جەبنم جارێکە نێژی بەیانیم دەکرد چم نانم لۆ دەبەر لێوێ نانم لەگەری دەخوارد دوعاچی دەکرد کوڕم قەت نانی کەم نەخۆی والله يعني سبحان الله بركتي دعاء بمزارك ناي دخم إذا بلسانك اشتكي زياد بخم حتى روشي لكن بياو صالح حشيبهم قلت خو قلت مناكم قلت بخو ما مستوى زياده بابته سبحان الله هم زال باش ناني بركتي